ساڵی 2013 ساڵێکی پڕیاریە. یاریەکانی 2013 ئەم ساڵ تەمەنیان دەبێتە 10 ساڵ. بە پێویستمان زانی چاوێک بەدە لە باشترین یاریەکانی ئەو ساڵە بخشێنین. پێشەوەی بچینە تۆپدا چەند یاریەک باز دەکەین لە تۆپدەی ئێمە نین، بەڵام هەر شایانی تاقیکردنەوە و ناوهێنانن. Metro Last Night, Tom Clancy's Splinter Cell Blacklist, The Wolf Among Us, Dead Space 3, Payday 2, Saints Row 4. ئێستاش بە ژمارە دەست پێ دەکەین بە یاری Outlast. Outlast لە سەردەمێک بڵاوکرایەوە یاریە ترسناکان بەو شێوەیە نەبوون، کەوا زۆر بە کەمی دەبینران هیچ چەکێک بە گەیمەر نەدەن و بیخەنە ناو ناوچەیەکی تەریقەتی شەیتانی مرۆڤ بکەنە قوربانی. Outlast بەشی یەکەمی Outlastە لە یاری هەر تۆقینەرەکانەوە تا ئێستاش بەو تۆقاندنەی ماوەتەوە و دەناسرێ. ژمارەنەوە یاری Beyond Two Souls. Beyond Two Souls تەمەنی دەبێتە 10 ساڵ، کەچی ئێستاش گرافیک و چیرۆکی ئەو یاریە هەر سەرساممان دەکا. بەتایبەتیش چیرۆکە کاریگەریەکەی کە دەیگێڕێتەوە و میکانیکەکەی کەوا تا ئێستا تەنیا لەو یاریە بینیومانە، گەرنەتان کردووە شایانی تاقیکردنەوەی 100%. ژمارە 8 یاری Tomb Raider. کاتێک لە 2013 Square Enix ڕاگەیان یاری Tomb Raideری نوێ دەکەنەوە، دوودڵیەکی زۆر هەبوون، بەڵام توانیان لە 2013 یاریی هەر ناوازەی Tomb Raider دروست بکەن و بڵاو بکەنەوە. تا ئێستاش وەکو تێست بۆ گرافیکی کۆمپیوتەرەکان بۆ یاریانی Tomb Raider بەکاردێن. لارا کرافتێکی زۆر ئازا و کاریزمامان بینی. ژمارە 7 یاری FIFA 14. دەزانم ئێستا ئاسان نییە یاری FIFA لە تۆپی ساڵێکدا بڵێن، بەڵام ڕەخنەگران و گەیمەران بەگشتی کۆکن لەسەرەوەی FIFA 14 لە یاری هەر نایابەکانی FIFA و نمرەی باشی پێدراوە و خەڵاتی باشترینی بۆ چەند خەڵاتێک بەدەستێناوە. لە سەردەمێک کەوا FIFA 14 نایاب بوو کە PS لە باشترین حاڵەتەکانی خۆی بوو. ژمارە 6 یاری Call of Duty Ghosts. لەوانەیە ئەو یاریە بکە زۆر لە گەیمەرانی Call of Duty ڕقیان لێبێتەوە، بەڵام ئێمە بەدڵمانە چونکە چیرۆک و سێتینگێکی زۆر جیاوازی Call of Duty پێ ناساندین. هەرچەندە مۆدی مەڵتیپلەیەرەکەی لەوانەیە باشترین نەبوو بێ، بەڵام گەر لە مێژە گۆست نەکردووە چانسێکی دیکەی پێ بدە بۆ چوونت بەرامبەر چیرۆکی ئەو یاریە دەگۆڕدرێ. ژمارە 5 Assassin's Creed 4 Black Flag. Black Flag ئەو یاریە بوو ستایلی کەشتی دەریا و چەتەی دەریای بەیاریەکانی ئەساسن ناساند، وەکو چیرۆک تا ئێستاش نایابە. لەوانەیە لە ڕووی گرافیکەوە تەمەنی 10 ساڵی پێوە دیار بێ، بەڵام گرنەتان کردووە لە یاری هەر نایابەکانی Ubisoftەوە بۆ هیوایین ئەساسنێکی لەو بابەتە ببینینەوە نەگەم یاریە. ژمارە 4 یاری Battlefield 4. ئەستان بۆ ستودیۆی DICE بتوانێت لە دوای Battlefield 3 بتوانێت یاریێکی باشتری Battlefield دروست بکە و توانیشی ئەو کارە بکە. Battlefield 4 چیرۆکەکەی نەخشەی ئۆنلاین چەکەکانی سەردەمی مۆدرنی یاریەکە، ساوند ئیفێکت و ڤیژوەڵی یاریەکە تا ئێستاش گەیمەرانی ئەو یاریە بەردەوامن لە کردنی ئەو یاریە، چونکە DICE لەوەی باشتری پێ دروست نەکراوەتەوە. ژمارە 3 یاری Bioshock Infinite. گەر بڵین باشترینی 2013 هەڵەنین. لەو یاریە Bioshock چوە لێڤڵێکی دیکە لە تێکەڵکردنی جێرانەوەی چیرۆک بە شێوەیەکی سینەماتیک و ئاڵۆز و تێکەڵکردنی بە یاریەک. یاریەکە لە ئاسمانەوە لەسەر شارێک لەسەر هەورەکان کە زۆر دڵڕفێن و سەرنجڕاکێشە. ڕاستە گەیمپلەیەکی سادەی هەیە، بەڵام چیرۆکەکەی سوپرایزی زۆر گەورە و ناوازەی تێدایە. ژمارە 2 یاری The Last of Us. بێگومان ئەمەش لە ژمارە 1 بێ هەمان شتە و جیاوازی نییە. Last of Us چیرۆکەکە و یاریەکەی ئەوەندە سەرکەوتوو و توانی بۆ چەند جارێک بڵاو بکرێتەوە و هەر سەرکەوتوو بێ. کرا زنجیری تیڤیش هەر سەرکەوتوو بوو، چونکە چیرۆکەکەی جۆڵ و ئێڵی لە 2013 و تا ئێستاش و بۆ تەمەن دەمێنێتەوە. ژمارە 1 یاری GTA 5. پرفرۆشترین یاری مۆدرن لە مێژوودا، پڕقازانسترین بابەتی تەرفیهی لە یاری فیلم، میوزیک و وەرزش، هەر شتێک لە مێژوودا بەکۆکردنەوەی 8 ملیار دۆلار. GTA 5 لە 2013 بڵاوکراوەتەوە، کەچی تا ئێستاش بێچێت لە گەورەترین یاریەکان بەهۆی نایابی لە دروستکردنی مەیدانێکی یاریکردن بۆ گەیمەران دەتوانن هەزاران کاژمێری لەناودا بەسەر ببەن و بێزار نەبن. ئەمانە باشترینەکانی ئێمە بۆ ساڵی 2013. ڕیزبەندی ئێوە چۆنە لە کۆمنت بۆ چونی خۆتان بنووسن، لایک و سابسکرایب لەبیر مەکەن بۆ پژیریکردنی بابەتەکانی تێک 24.